بسم الله الرحمن الرحيم. أنا أقوى قولي روح الصير علي روح تعال على في خويا ما قبولك يا خويا دعوم ثم أنا قبولك يا أخوة. ئەمڕۆ گەرخەمێکم بۆ بێتە پێشەوە بۆ تۆی باسەکەم. ئێگەر سبەینێ لە لای تۆ خەمێکم بۆ بێتە پێشەوە بۆ کێی باس بکەم. خوای گیان حکمت و داناییمان پێ ببەخشە بۆ ئەوەی لە ڕێگا دوانەکەوین و بەجێ نەمێنین. بیناییمان پێ ببەخشە تا نەکەوینە چاڵەوە. خوای گیان نیعمەتی پێبەخشیم و سوپاسم نەکردی، بەڵاو موسیبەت و ناڕەحەتیدا بەسەرمدا و ئارامم نەگرت. بزانە کە سوپاسم نەکرد و نیعمەتی لێ نەگرتمەوە. ئەرۆک چۆن کاتێک کە ئارامم نەگرت بەردەوام بەڵاو ناڕەحەتیت نەدا بەسەرمە. خوای گیان قورئانی پیرۆز کەلامی مەجید و یادگاری تۆیە کە تۆ لە هەموو شوێنێکدا حازر و ئامادەی. ئیدی چ ئیش و کارێکمان بە یادگارەوە هەیە. خوای گیان بانگ کردین و دوا کەوتین، فەرمووت و کەم تەرخەمیمان کرد. ئەی هاوار ئەوەی کە کردمان بێبەرنامە و بێبیرکردنەوە کردمان و ئەنجامماندا. خوای گیان ئەگەر خەڵک و دروستکراوەکان زویر بکەین و بڕنجێنین، کاتێک کە بمان بینن ڕوو وەردەگێڕن. بەڵام چەندێک تۆ زویر بکەین و بڕنجێنین، هێشتا تۆ لەگەڵمانی. خوای گیان کەسانی دیکە مەستی شەرابن، من مەستی ساقی. مەستبوونی ئەوان فانی و مەستبوونی من باقی. خوای گیان هیچ کاتێک لە حاڵەتی خەم و پەژارە یاخود لە حاڵەتی سرور و خۆشحاڵیدا قسە ناکەم، مەگەر ئەو کاتی کە تۆ لە ناخی دڵمدا جێگە و شوێنت هەیە. خودایە گەورەی تۆ منی دابڕی لە مناجاتی تۆ، ناسینی تۆ ئونس و ئولفەتی تۆی پێدام. خوای گیان کەسە تایبەتەکان خەواس مەلەوانی و غەواسی دەکەن لە دەریای فکردا. ڕەشۆکەکانیش یا عەوامەکان سەرگردان و گومڕا لە بیابانی غەفڵەتدا دەگەڕێن. منیش نغرۆ بکە لە دەریای فکر و یادتدا. خوای گیان تۆ پێت خۆشە کە من تۆم خۆش بوێ لەگەڵەوەی کە بێ نیازی لە من. کەوابوو من چۆن تۆم خۆش نەوێ کە تۆ منێ خۆشەوێ بەم هەموو نیاز و پێویستیەی کە من بە تۆم هەیە. خوای گیان تۆ خۆت دەزانی کە من بەبێ تۆ هیچم، کەوابوو دەستم بگرە تا بە تۆ بگەم. خوای گیان کە بە تۆ ئاشنا بووم لە خەڵک و دروستکراوەکان جیا بوومەوە. لە دنیادا عاشق و شەیدا بووم، شاراوە و پەنهان بووم و ئاشکرا بووم. خوای گیان بەزەی و ڕەحمێ بفەرموو کە زانایت بە تەوبە و پەشیمانیم. سزام مەدە کە تۆ قادر و بەتوانای بەسەرمدا. خوای گیان دەزانی کە بێتوانام، کەوابوو بمپارێزە و دەربازم کە لە بەڵاو ناڕەحەتی. خوای گیان تۆ بەبێ من منت هەبێ باشتر لەوەی کە من بەبێ تۆ خۆمم هەبێ. خوای گیان ئەگەر لە خۆشەویست و دۆستانم ئەوا پەردە و حیجاب لا بدە، خۆگەر میوانم ئەوا لوتف و چاکە بکە لەگەڵ میواندا. خوای گیان چۆن بترسم لە تۆ کە تۆ کەریمی، چۆن نەترسم لە تۆ کە تۆ بەهێز و عەزیزی. خوای گیان
هەموو خەڵکی بینا و چاوگراوە بکە تا تۆ ببینن. خوای گیان سرم سۆڕ دەمێنێ لە کەسێک کە خۆی بپارێزێ لە خواردن لە ترسی نەخۆشی، کەوابوو چۆن و بۆچی خۆی نەپارێزێ و پەرهێز نەکا لە گوناه لە ترسی سزا و تۆڵە. خوای گیان فێرمان کە تا شارزای تەریقەت بین، چرامان بۆ هەڵکە بۆ ئەوەی لە تاریشیدا نەمێنینەوە. خوای گیان ڕۆژگارێک بە شوێن تۆدا دەگەڕام خۆمم دۆزیەوە، ئێستا بە شوێن خۆمدا دەگەڕێم تۆم دۆزیەوە. خوای گیان شایەتی دەدەم لە دەستەوەستانی و نەتوانی و بێچارەی خۆم، هەروەک ئاگادارم لە لوتف و عینایەت و بایەخ پێدانی تۆ. خواستی تۆیە، من چیمەوێ؟ خوای گیان باش ئەوەی کە منێ وابەستەی خۆت کرد لە ڕێگە لام مدە و مەمگەڕێنەوە. بوون و وجودم پاشەوەی کە لە خۆمت داپۆشی و دابڕی، نیشانم مەدەرەوە و نمایانی مەکەرەوە بۆم. خوای گیان ئەگەرچی تاعەت و گوێڕایەڵی و عیبادەتێکی ئەو تۆم نییە، لە هەردوو دونیاشدا بێجگە لە تۆ کەسی دیکەم نییە. هەر کەسێک تۆی ناسی ئیدی هەرچی غەیری تۆیە دەیخاتە لاوە و فڕێ دەدا.